هو بێلە کاک مەسعود پرسی چۆن ڕوویە ئەوە کە ڕوویاوە ئافرینێکە بۆ حاکمی ئێستای کورد بۆ تورکیا ئافرینێکە بۆ ئەوان حقیقەتەکەی ئەوەیە کۆمەڵکوژی هەولێر کە ڕوویاوە بۆ ڕەزامەنی دەوڵەتی تورکیایە ئەمانە بەحساب کا لە هەولێران ئەدەساس پێشمەرگەی پەکەکەن و بالفعلیش پێشمەرگەی پەکەکەن بەس ئایا بۆچی کورد بە کورد بن بە کورد لەبەر چییە؟ لەبەرەوەیە کە ئەمانە نەیاری تورکیان و تورکیا خۆی ناتوانێت ئەوە بکات ئەمانی ڕاست خواردووە کاکەوەرە ئەو کۆمەڵکوژێم بۆ بکە وەی چیکە نییە کۆمەڵکوژی کورد بە کورد معناتە خیانەتێکە هەر لە ناو کووردا ڕووەدات ئەینا بریندار لە ناو خەستەخانە خەڵک دەریێ نەبیکوژێ کابرایەک لە ماڵانە دانیشتووە دەریێن لە ماڵان بیبەن بیکوژن بۆچی؟ بۆ محکەمەی نەکردن محکەمەیان کات برێ کاکە ئێوە ئەم شتەن ئێمە ناتان کوژین بە جارێتتر ئەمە مەکەن ئایا ئەوەی کردووە؟ محکەمەی کردوون یا ڕاستەن کوشتونی تا ئیساتە سۆراخەکان ئەوەیە ئێمە وەختی خۆی چوونەتە بەردەمی بەرلەمان مقابلەی سەرۆکی بەرلەمانمان کردووە مقابلەی وەزیری شەیدان و ئەنفالمان کردووە مقابلەی نووسینگەی سەرۆکی هەرێممان کردووە هەموو وعدێکیان ناوە پاش دوو ڕۆژ لە وعدەکان پەشیمان بوونەتەوە وعدەکان نەبردووەتە سەر و ناشتوانن هیچ وعدێ بەرنە سەر ئیلای عاز لە تورکیاوە نەیە وەزیری داخلیەی هەرێمی کوردستان وعدی یا وتی وەرن معاملەی ئەم مناڵانە کە شەهید کراون معاملاتیان بکەن و کاروباری خۆتان و جەنازەکانیشیان بەرنەوە پاش دوو ڕۆژ پەشیمان بۆ تیشتی وان نییە تەبەنەوە عازێلێکیەوە بۆیە ئەم کە ئەوە قەرارەکەی لە لامە ڕقەمی قەرارەکەی لە لامە کە وەزیری داخلیە دەری کردووە ئێمە هاتووین داوای مەسیری ئەو جەنازانەمان بن مەسیریان لەکوێ ئەم جەنازانە لەکوێن کۆمەڵکوژی کردو بۆ جەنازەکان سەدام حوسێن کە مناڵێکی ئەگەر شەهیدیە کرد ئەینار بە دوای کەسوکارەکەی ئەیگو ئەو مناڵە ئێمە محکەمەمان کردووە حکمان ناوە یا بە ڕەمی یا بە ئەیدام ئەوە شادە وەفاکەیەتی ئێمە شادە وەفاکانیشمان ناوانێ عەلەقەل شادە وەفاکانمان بنێ کە لە معاملاتیان پێوە بکەین بزانی چی پێویستە بۆیان بکەین جەنازەکانمان نانەوە شادە وەفاکانمان نانێ ئێستا ئێمە بچین داوای لە کێ بکەین